جێبەجێکردنی خاڵەکانی پەیڕە و ستراتیجی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دوای کۆنگرا ئەو بابەتەیە کە کادرانی یەکێتی قسەی لەسەر دەکەن و دەڵێن ئەوان گەشببینن کە حیزبەکەیان با گڕوتینی زیاترەوە بێتەوە مەیدان و کار بۆ ئاسوودەکردنی ڕوحی سەرۆک مام جەلال و شەهیدان بکات. بۆ ئەوەی کەوا ئێمە ڕۆحی سمبولی کوردایەتی شادکەین بە ڕێز مامی گەورەمان، هەڵبەتە ئەم خۆشەویستانەی کەوا ئیمڕۆ دانیشون و کۆنگراکەن پەیڕۆی و پرۆگرامیی وایان داناوە کە بڕخسێ لەگەڵ بگونجەوە بڕخسێ لەگەڵ ئیمڕۆی کوردستانە و لەگەڵ ئیمڕۆی عێراق و لەگەڵ ئیمڕۆی هەموو دنیا. ئەو دروشمەی کەڵمان گرتووە ناوی نوێبوونەوەیە، ئەو نوێبوونەوەیە لەگەڵ گەنجان و خۆشەویستانی ئەم شارە و لەگەڵ کادرانی حیزب ڕێئەکەوێ. ئینشەڵڵا ئێمە مەڵبەندەکەمان و حیزبەکەمان بەرە و تازەگەریەکی زۆر جوان ئەبین و مژدەش بە جەماوەر ئەین کە حیزبەکەمان زیینگۆ و زیاتر زیینگۆ ئەبێتەوە و دائیمەن ئێمە ئامادەین خزمەتی خەڵک بکەین. چەند ڕۆژێکە با بێپسانەوە و با شەو و ڕۆژ ئەندامانی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی چەندین هەنگاوی دڵخۆشکەرەیان بۆ سەرخستنی کۆنگرە ناوە. گەشتبینیەکی زۆری لەناو هەستی کادران دروست کردووە بەوەی جارێکی تر یەکێتیەکەی سەرۆک مام جەلال دەچێتەوە لوتکەی خەباتی سیاسی و حکومڕانی و خزمەتکردنی هاوڵاتیان. دوای بەستنی ئەم کۆنگرەیە بە خۆداچوونەوەیەکی باش ئەبێت و ئەبێ بیش بێت کادرە دڵسۆزەکان و هەموو هەواداران و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە ئومێدێکیان پێ بدرێتەوە کە لە دەوری پەرچەمە سەوزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببنەوە و خوێنی شەهیدانمان بە فیڕۆ نەچێت بە هەدەر نەچێت و بتوانین جارێکی تر ئەوەی کە لە ڕابردووە کردومانە دیسانەوە بە گڕوتینێکی تر بە هەوڵێکی تر بە خوێنێکی نوێ بە ئاوات و ئامانجێکی تازەی یەکێتیەکەمان دەست پێ بکەینەوە و ئێمە هەر ئەوە خوازین. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ شتێک مەحاڵ و ئاستەنگ نییە، چونکە لە بنەڕەتدا بناغی دروستبوونی بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لەم کۆنگرێشدا ئەوەی دووپات کردەوە کە یەکێتی هەر یەکێتیەکەی شاخ و سەردەمی زێڕینی سەرۆک مام جەلال دەبێت. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.